جابری کوڕی عەبدوڵڵا لە مزگەوت دانیشتووە باسی ئەم حاڵە ئەکا کە بەسەر ئەم مەنتیقەیە دێتەوە. بزانین کێ وای لێکە، کێ وا لەم مەنتیقەیە فەرمووی يوشك العراق ألا يجيء إليهم درهم ولا قفيز. قيل ممن؟ قال من العجم. فرمووی عێراق ئەوەندەی نەماوە کە حیساری بکەوێتە سەر لە ڕووی داراییە و لە ڕووی خۆراکیشەوە بکەوێت بەو شێوەی کە باسمان لێ پرسن ئەی جابر کێ واکانی چه هێزێک وای لێ؟ فەرمووی عەجەم. عەجەم يعني معسكري شرق، يعني غير عرب. عەجەم وای لێ لە فارسەوە ئەیگرێتەوە هەتا وەکو تورک و هەتا وەکو سین و رووسیا ئەوانەش بڕۆ بەگشتی معسكري شرق وای لێ کە عەجەم جنسە بۆ غير عرب بەتایبەت شەرقی. دواترە فەرمێ يوشك الشام ألا يجبى إليها دينار ولا مدي. فەرمێ ئەوەندەی نەماوە وڵاتی شامیش بە هەمان شێوە لە ڕووی ئیقتیسادیەوە و لە ڕووی داراییەوە عوملەکەی نەکەوێ و فەشەل نەهێنێ. لێ پرسن ممن؟ ئەی ئەو کێ وای لێکە؟ فەرمێ الروم. روم رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ بني إسحاق بني الأسطان، يعني أوروبا وأمريكا ئێستا و تلکەکانیان ئەوان وای لێ ئێستا تێ ئەگەن ئەو سیراعەی کە لەویایە لە بینی کێوکەیە ئێمە زوو بۆ وامان وت لە خۆمانەوتمان لەژێر ڕووناکی ئەم ئەحادیث و ئاثارانەیە بوو و ئینسانە بێ بەرچاوڕوون بێ دیراسە بکە وردەکار بێ هەر لە خۆیەوە قسە نەکە گوێ نەدا. صراعەکە صراعی معسكري شرق و معسكري غرب. جابری کوڕی عەبدوڵڵاوە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ صەحابەی رسول الله صلى الله عليه وسلم و دواتر ڕوونیشی ئەکاتەوە کە ئەمە لە رسول الله بیستووە. ئەفەرمێ تۆزێک بێڕەنگ بوو. فەرمووی رسول الله صلى الله عليه وسلم پێی فەرمووم ثم يأتي خليفة يحث المال حثيثا. فەرمووی ئینجا خەلیفەیەک دێ ماڵ بەمشت ئەدا بە خەڵک لا يعده عدا نایبژێرێت بەمشت یاخود بە دەلوویەک بە شتێک لەو بابەتە ئەیدا بە خەڵک حساب بۆ ژمارە ناکە ئەوەندە خۆشگوزەرانیە گەڕێتەوە بۆ ناو وڵاتی مسڵمانان. بۆیە ئەم فەرمودانە رسول الله صلى الله عليه وسلم کە فەرموونی ئاگادار بن 20 ساڵ پێش فەتحی عێراق فەرموویەتی سەردەمی خۆیە. ئەم فەرمودانە کە فەرموویەتی 30 ساڵ پێش فەتحی میسر فەرموویەتی بەو شێوە هاتە دی موژدەی ئەوەی تیا بوو کە فەتحی عێراق و شام و میسرە کرد، موژدەی ئەوەی تیا بوو کە دەوڵەتی فارس و ڕۆم کە دوو گەورەترین زلهێزی دنیا بوون لە ناوەچە، موژدەی ئەوەی تیا بوو کە ئیسلام ئەگا بەم مەنتیقانە حکمی ئەکا، بەڵام لە هەمان کاتا هۆشداریشی تایە کە ڕۆژێک دێ ئەم مەنتیقانە ئەگەڕێنەوە ئەو کاتێک کە فارس و ڕۆم حکمی ئەکرد. لەو کاتەیە ئینسانی مسڵمان ئەبێ بەرچاوڕوون بێت، بزانێت چی بڵێ و بزانێت چی بکە.